ئێکەتی نیشتیمانی کوردستان هەرژی دەستپێکە دامزراندنا خۆ لە ساڵە 1975 و هەتا نەها بەردەوام بە خەبات و شۆڕەش و خزمەت و ئازادیە کار کردە ji بۆ گەل و وڵات هەتا ئیرۆ لەسەر دەستێن گەنجێن یەکەتیە بەردەوامە ئاوا و بە هەلکەفتە 46 ساڵیە دامزراندنا یەکەتی نیشتیمانی کوردستان بەرپرسێ کۆمیتە ئەلقۆش ji بلی پیرۆزباییین خۆ وەسا بەحسە خەباتە ئێکەتی دەکات. پیرۆزبایل هەر سەرجەم ئێکەتیەت دنیای خەرەکێت کەم و بتایبەتی طبعا هاوسەرۆکە ئێکەتی نیشتیمانی کوردستان و بەرپرسێ مەلبەندێ مووسل کاک حاکم سابر پیرۆزبایگە گەرە ملوان کەم بەڕاستی ئێکەتی نیشتیمانی کوردستان ئێکی 6 لە 75 وەختی هاتێ دامەزراندن بووە ضروریەتەکە گەلەکە گرنگ و ئەو حزبە بێدە دامەزراندن لەو مامجلال ئەو حزبە لەگەل چەند هەڤالەکە سووریا دامەزراند و ساڵە 76 دەست بنێضاڵە خۆی عسکەری کردی و ئیرۆ ڕۆژی هوند بینن بووە حزبە ئێکیە لە کوردستانێ کو قارتن خزمەتە خەڵکێ بکە دیفاعش مافی خەڵکێ بگەتن. ژیدای خۆ بە کادر و ئەندام و دۆست و لایەنگەرین یەکەتی نیشتیمانی کوردستان لە سنوورێ نەحیە ئەلقۆش بەسەر بلەندی بەحسا 46 ساڵیا دامزراندنا یەکەتی دکەن و پیرۆزباییین خۆ ئاراستەی تەڤایە ملەتێک کورد و بەتایبەت دایکین شەهیدان کرن. دامەزاندنا ئێکەتیان نیشتیمانی کوردستانی ئەم پیرۆز دکەین لە هەموو ئێکەتیەت نیشتیمانی کوردستانی و تایبەت دایکێت شەهیدا و ئەیەکی زەحمەت کێشایی و بۆرینە 46 ساڵامین سەر دامەزراندنا ئێکەتی نیشتیمانی کوردستان پیرۆزباییین گەرم ئاراستەی جەنابێ هاوسەرۆکانی یەکەتی نیشتیمانی دکەین تایبەت جەنابێ شێخلاوەری خۆشەویست پیرۆزبایی هەموو کادر و ئەندام و لایەنگەرێن ئێکەتی نیشتیمانی دکەین و تایبەت خێزانە شەهیدا هەر سەرکەفتی بن. 46 ساڵ شۆڕەشەکە بەردەوام خەباتەکە دوور و درێژ ji بۆ ئاوادانکردن و ئازادیا کوردستانê یەکەتی نیشتیمانی کوردستان دەرباسکردن لەوڕە کادر و ئەندام و دۆست و لایەنگەرین یەکەتی نیشتیمانی کوردستان لە سنوورێ نەحیە ئەلقۆش پیرۆزباییین خۆ تەڤایە کادر و ئەندام و دۆستە دیسانژێک دایکێن شەهیدان دەکاتن. ئەکرن دەروێش دەستگای میدیای بادینان ناحیە ئەلقۆش.